شێ بەخێراتنی هەموو لایەکەم سپاس بۆ بەدەمهاتنتان ئێمە وەکو مۆیدەکانی شاری سلێمانی دەوروبەری من نوێنەری کۆمەڵی مۆیدالەکانی سلێمانیم بەکاتی چکە لە 2009 کۆنگرەمان نەکردووە من نوێنەریانم بەکاتی کێشە و گرفتەکان ئێمە لەوە سەری هەڵاوە کارەبای نیشتیمانی زۆر کەم بۆ تۆ ینی ڕۆژانە لە ساعت 12 ڕۆژەی هەڵیەکەین بۆ یەکی شەو دوای ئەوە بەیانیان ساعت 6 بۆ 8 هەڵیەکەین و ڕۆژەیە 13 ساعت بۆ 4 ساعت کارەبای مۆلیدا ئەدرێ مۆیلەکانی دەتوانێت ئەویانە نییە زۆربەی برادرانمان مۆلی احتیاتیانە احتیاتەکەشیان شکاوە بەرنامەیەک نیە لە دایرەی کارەبا لە بەڕێبەراتی کارەبای سلێمانی بڵێ بم بەرنامەیە ئیش بکەن لەو ماوەی ئەو 13 ساعت بۆ 4 ساعتەیە 2 ساعت کارەبای ڕیسی بدرێتەوە بۆ ئەم مانگەش پێشبینیە کرێ وەرزی سەرما بەڕێگاوەیە لەوانەیە کارەبا خراپتر بێ ئەو کاتە بەرنامەیەک هەیە تجا نازانین لە سایاسەتیانە لەوانێ بکرێت لە ساعت 3 مۆی هەڵ بکرێت ئەوە شار پێویستی پێێتی خەڵک پێویستی پێێتی ناتوانین ئێمە ئەوەنە کارەبا بەسەر کوش بکەین مۆیلەکانمان شکانی هەبێ فریاسیانی ناکەوین پەیوەندیتان کردووە بەلایەنە پەیوەندیدارەکانەوە قوربان لایەنە پەیوەندیدارەکان بە سوپاسەوە قایمقامی سلێمانی بەڕێز کاگاوات زۆر هاوکار بووە ئاسایشی ئابووری زۆر هاوکارمانە بەس دایرەی کارەبا هیچ هاوکارێکی مۆلیداد ناکە کاتێک کە مەوسیمەکە پێویستی بە کارەبانیە لە بەهارانە لە ئەوڵی پاییزە 24 ساعت کارەبا ئەدرێ زۆر بێم نەتن لە ئێمە چەند جا چوونە لای شێخ سالار تا ئێستا نەمان بینیوە پێمان وتووە کە ئێمەم کێشانەمان هەیە کێشەکان چارەسەرکەن تا ئێستا بەدەمانەوە نهاتوە کارەبای زیاتر بن بە خەڵک زیاتر وەرەگرن بۆچی ناڕازی دەستی خۆش بێ هەتا ئیشکەین ئێمە پارە وەرەگرین لەسەر ئەوەیە کە ئێمە پارە وەرەگرین ئیشی پێکەین بەڵام ئیش پێکردنەکە چۆنە تۆ بەرنامەیەکە مۆدل با لە ڕۆژێکا 15 ساعت مۆدیشکا بە 3 جار مۆلیدەکەیش پێکەم جاری 5 ساعت بێ زۆر ئاسایە بەلامەوە بەس نەک 13 ساعت بێکۆ من مۆدیش پێ بکەم و کە مۆیدەکەم شکا مەجای سیانەکردنیم نەبێ کای عوسمان بەردەوام هەوڵاتیان گلەیی بەرزبوونەوەی نرخی ئەمپێرەکانی مۆلیداهیەکانیان هەیە سوتەمەنیەکان لە ڕووی دابینکردنی سوتەمەنیەوە چۆنن بۆتان کێشتان هەیە هیچ لە ڕووی دابینکردنی سوتەمەنیەوە سوتەمەنیەمە خۆمانێ کڕین لە بازاری ڕەشا گازەکری لە سەیە هیچ گازێکمان بۆ دابین ناکرێت هیچ هاوکاریە ناکرێت خۆمان لە بازاری ڕەشای کڕین لە سایە 75 پارەی کە لە هاوڵاتیان وەرەگیرێ بۆ گازەڕوا بە مۆلیدەی وایە لە ساعتێکە 7 لترەخوا هەیە 75 خوا هەیە 6 خوا بەپێی لۆ دەکەێتی هەر بۆ 1 ساعت بەڵێ من 13 ساعتیش پێەکەم لە یەک مۆلیدە ئەگە 13 ساعتیش پێکەم تقریبا 850 بۆ 900 لتر گازەخوا 570 مۆلیدە هەبوو بەس 28 مۆلیدە نه بەس ناو سنتەری شار دەوروبەر ناقەزاونە حێنا لەو مۆلیدانە 28 مۆلی ناو بازار لاچووە لە ئێستا چەند کاتژمێر کارەبادن لە ئێستا 13 بۆ 4 ساعت بەڵێ وەکو زانیاری بە ئێمەیان نەوتۆ بەزوتیان ئەگەر کارەبا ئاوا خراپ بێ لە مانگی داهاتووە لە سەری مانگەوە لەوانەیە بەرنامەی کاتژمێری کارەبا بگۆڕێ لە ساعت 12 هەڵنەکرێ لە 3 هەڵکرێ بۆ یەکی شەو ئەی بەتابان ێسا مانگە تا 15 مانگ سەرما نەهاتووە لەوانەیە ئەمپێرێ بچێتە 10,000 بەڵام بۆ دوای ئەوە لەوانەیە گەروایش پێ بکەن پێر بڕۆ بە 15,000 بە 16,000 ئەم کاتە بەپێی پێوەرێکە بەڵێ سەری مانگ 6 بۆ 8 دەڵە ئیشی پێ بکە لە 12 نیوەڕۆوە بۆ یەکی شەو کەی بڕاڵەیشی پێ بکە کاتژمێرێکمان هەیە لە مۆلیدەکە ئەی خوێنێتەوە ئەو کاتژمێرانەش کێشەمە لەگەڵ دایرەی کارەبا لە 500 مۆلیدە 350 لێش کەوتووە تا ئێستا چا نەکرێتەوە لەسەر جیرفانی خۆمان ساعتەکە چاکەینەوە 2 جارێکان 130,000 جارێکان 110,000مان داوە ئێستا بۆمان چا ناکەنەوە